دوو ڕۆژێک سەعات مەمبەرە بەسە. مانگەی زیاتر ئەمە هیچ ئاومان ناتێ. ئەو گەڕەکە یعنی پێشنیش کێشەشی ئاوی نەبووە بەردەوام بابرێن لێرە ئاومان هەبووە. هەبووە ساڵان بابرێ ماژی هەفت ئەو کاتانە دوو ڕۆژ جارێک سێ ڕۆژ جارێک ئاو هاتێ بەس ئێستا تقریبا 35 ڕۆژ دەبی بەخوای زانێ زیاترە ئەمە بەی شێوەشت ئاومان ناتێ. نە ئاوی بیری نە ئیفراز. ئەمە سەردانی دارەی ئاوێشم کردی لۆ خۆم بە شەخسی خۆم چیمە دارێ ئاوێ دەڵێن بیرەکە هیچی کردیا بیری وا لێ دەدەین. بەس ئەمە پێشان ئاوی فرازشمان دەهات یعنی ئەمە ئێستا ئاوی فراز چیز نایە تقریبا ئەمە 35 ڕۆژە بڕوا ناکەم نیو سعات ئەوم هاتبی. ئەو گەڕەکە بە کاملی یعنی ئەو متخی ئێرانەیە ئەو گۆڕەکان ئەوانەیە بە کاملی ئەو ڕۆژانەوە دەبینیت تەنکردێ بە تەنکەری حەل ناوی یعنی ڕۆژێک دوو سێ چار بە تەنکەری شەکە حەل نابیتن وێ داوا دەکەم ئەگەر بیرەکەش ئەوە نییە هەر ئاوی فرازەکەمان لۆ بەردەنەوە چکە ئاوی فرازەکەمە بەرام لێرە ئاوی فرازمان هەبووەمە زۆربەی جیرانەکەمان جاری وها بۆ ئاو هاتێ بە تەنکەری هاتێ بەشی نەکردیا ناچار بەکڕیتی یعنی تو ئەگەر ئاون نەبی ینی لێرانە بە تانکەر بەشن نەکاتن ناچاری بکڕی ناچاری بکڕێت تانکەریش دێ یعنی زۆر جارێ 5 دقه وتی دەکات زیاتر ئاوی تێ ناکاتن یعنی 5 دقه لە هەر مارۆ 5 دقه 5 دقه بلمسی نازم بەر والله تقريبا سي روجا ما حنا هيز نهاتيا لا عشيخ ما انا ما نديتيو بس اون دي اه بتنكرلو ما عندي دحوا كارش مان اويا اقبيرك مالو ليدن سلا استاعي بي سنه الروزي بي بودر دي او تنكر عندي انا بخوماتين الشهرواني تنكر شي دين دبت الشر وهرا صار مشكله دحوا كارمان او بير مالو ليدن الى زكمان بكنو فقير دحوا كاريس دحوا الا اداره بك أنا خد دعوة كاريس كناكا دعوة كاريس كناكي بس إدارة بكينو ما قاك بآوينو تنكر جدي حكومة شغلها روجكنا روجك تنكر جدي حقي بس خير كوز خراب براس بيدري لو بآوي اتسكين كاكا شو كمان أبوي كورة ولا فوتاني هذا بآوي كاكا هو بيني هو تماش تصوير كاكا وبوي ده بآوي بيني تيجي أول شيء أنا ولا دعوة كاري مال حكومتي بيرك مالو ده زود كان بمانجا خرج بأولي راسي وزي خراب بەداخەوە هەولێر کە پایتەختە شارێکی گەورەشە خەڵکەکی زۆری تێدایە ناوە دەبینین پرۆژەی ئاوەکان پەچیان دەکەوی یاخود هاوینان بە شێوەیەکی گشتی ئاو کەم دەبی ئەزمەی ئاو دروست دەبیتن ئەوەش کەم تەرخەمی حکوومەتە چکگەر تو لێرە لەسەر ڕووباری نزیک ڕووباری ئاوی سازگارت هەیە تەنیا کولفەیەکی کەمی دەوێت بۆ دامەزراندنی ئەو شەبەکەیە کە ئەو شەبەکەیە دامەزراند تەسفیەکردنەکەیشی ئاسانە وەکو وڵاتانی دینیە وڵاتانی دیکە خەم لە میلەتی خۆیان دەخۆن ئاوی بەحر ئاوی دەریاکان کە پڕە لە خوێ پێی درێن تەحلیە ینی شیرنکردن کە کولفەیەکی یەکجار زۆری دەوێتن بەڵام ئەوان چونکە بۆ خەڵکی خۆیانە و خزمەتی خەلکی خۆیان دەکەن ناسارن ئاوی سازگاریان لەو دابین بکە ئاوی ئێمە بە خۆی سازگارە تەسفیەکی کەمی دەوێ کە بشێتن لە بۆ خواردنەوە بەڵام نایکەن بەداخەوە ئێستا ئەگەر بێت و پارەی ئەو پرۆژانەی تایبەت کە عەردێکی زۆری بۆ تەرخان دەکەن و بە خۆڕایی دەیدەنە بۆ بەرهێنان ئەگەر ئەو عەردانە بفرۆشن بە ئاسانی دەکرێتن پارەی پرۆژەی ئیفرازی چار لە هەولێر جێبەجێ بکەن کە ئەو پرۆژەیەش جێبەجێ کرا ئیتر هەولێر کێشەی کەم ئاوی نامینێ هەولێر کە هەروەکو گوتم شارێکی گەورەیە بە بویر لێدان چارەسەر ناکرێ دەبی چارەسەرێکی جەزری و هەمیشەیی لەو بکەی ئەویش بە پرۆژەی گەورە بە پرۆژەی ڕاکێشانی ئاوی سازگار لە ڕووباری زەی گەورە کە نزیکە لە هەولێر
لە تەک پرۆژەکانی تر ئیفرازی 1 و 2 و 3 پێویستیشمان بە ئیفرازی 4 هەیە.